یەکان وەزارەتی دارایی هەرێم پێویستی بە 2 ڕۆژ دەبێت بۆ پێداچوونەوە و یەکخستنی لیستەکان و دواتر ئامادەی دەکات بۆ ڕەوانەکردنی بۆ بەغداد. هەموو پێشبینیەکان بۆ ئەوەن کە ڕۆژی چوارشەمە یاخود پێنجشەمەی هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی 4 و تەرازوی پێداچوونەوە دەگاتە دەستی بەغداد. لەبارەی لیستەکەوە کورتسادنی و زانیوێتی ئەم لیستە لەسەر بنەمای مانگەکانی پێشوو ئامادەکراوە و هیچ گۆڕانکاری و زیادەیەک نەبەسراوە بۆ هیچ موچەخۆرێک. لەبارەی دابەشکردنی موچەی مانگی 4یشەوە ئەگەر مانگی 3 بکەین بە بنەما ئەوە دوای دابەشکردنی موچەی موچەخۆرانی عێراق ڕێکارەکانی ناردنی پارەی موچەی مانگی 4 دەست پێ دەکات. ئەوانش بریتین لە ناردنی داهاتی نانەوتی هەرێم کە لە 120 میلیارد دینار کەمتر دەبێت بۆ ئەم مانگەش، بەڵام بەغداد تێگەیشتنی بۆ دۆخەکە هەیە. دواتر ناردنی نووسراوە بۆ وەزارەتی نەوتی عێراق و پاش ئەمانە پارە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت و موچەی مانگی 4 موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت. لە هەوڵێکدا بۆ بەرەو پێشبردنی کەرتە ئابووریە جیاوازیەکانی وەکو نیشتەجێبوون، بیناسازی، بانکەکان و هەروەها کارگەکانی کەرەستەی بیناسازی و بەستنەوەیان بەیەکەوە دامەزراوەی ڤیژن دیدار و چەند چالاکیەک ئەنجام دەدات. بڕیاریشە دامەزراوەکە لەم ساڵدا ساڵی 2026 چەند توێژینەوەیەک سەبارەت بە تەواوکردنی بازنەی ئابووری نێوان کەرتەکان کە خۆیان لە کەرتی نیشتەجێبوون، بیناسازی و بانکەکان و کارگەکانی کەرەستەی بیناسازی دەبیننەوە ئەنجام بدات و لە دیدارێکیشدا ئەنجامەکەی پێشکەش بە لایەنی بەرپرس و لایەنە پەیوەندیدارەکان بکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەرەوە هەواڵەی پێم وتن هەنگاوەکانی دامەزراوەی ڤیژن بۆ بەستنەوەی ئەو کەرتە جیاوازانەی ئابووری پێکەوە و هەروەها لە نێویاندا کە بابەتی بەستنەوەیانە بە بانکەکانەوە کە ئەمەش لە ڕووی ئابووریەوە بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت. میوانداری بەڕێز دەلەند مەحوی جەگری سەرۆکی دامەزراوەی ڤیژنمان کردووە. کاکەلەند زۆر بەخێربی. زۆر سپاس. بەرەوەی بچینە نێو ناوەڕۆکی ئەم پرۆژەیەوە چۆن بوو بیرۆکەیەکی واتان بۆ هات؟ ئایا دراسە جەدواتان کرد و پێویست بەوە بوو کە ئەم هەنگاوە بنێن بیرتان لەم پرۆژەیە کردەوە؟ بەڵێ دیارە هەموو لایەکەزانن کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارێزگای سلێمانیش بە تایبەتی کە وە بەرهێنەران ڕویان کردوتە کەرتی نیشتەجێبوون و ڕێژەی پرۆژەکانی نیشتەجێبوون ساڵ لە دوای ساڵ زیادەکە فراوانە بێت. ئەمە گواستنەوەی سەرمایە لە کەرتەکانی تری وەکو کەرتی بازرگانی، کەرتی پیشەسازی، هەتا کەرتی کشتتوکاڵ و هەموو کەرتەکانی تر بۆ کەرتی نیشتەجێبوون. کاتێککە تو ئەم هەموو سەرمایە گەڕێتەوە ئەچێتە ناو کەرتی نیشتەجێبوونەوە. بۆیە مەترسێکی گەورەیە ئەگەر ئەم کەرتە خوا نەخواستە بکەوێت یا ڕوبەڕووی قەیران بێتەوە. ئێمە ئەو مەترسیەمان هەست پێ کرد و لە ساڵی 2025 یەکەم توێژینەوەمان کرد لەسەر کەرتی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی بە تایبەت. لە هەمان کاتیشا لە ساڵی 2026 بیدایەتی ساڵی 2026 دووهەم توێژینەوەمان کرد لەسەر ئەم سێکتەرە بۆی کە بە تەواوی تێبگەین لە سێکتەرەکە لە هەموو کێشەکانی و قەبارەی ئەو قەیرانی کە ئێستا هەیە ئەو کێشانی ئێستا هەیە بە تەواوی دیاری بکەین. بەڵێ ئەو بەرلۆی بچینە سەر ئەم هەنگاوە نوێتان ئەو توێژینەوە چ دەرەنجامێکیە بوو؟ گەیشتن بە چ دەرەنجامی لەسەر کەرتی نیشتەجێبوون؟ لە ڕاستیە ئەتوانین بڵێن کەرتی نیشتەجێبوون خانوبەری نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە پارێزگای سلێمانی لە دۆخێکی خراپایە، لە دۆخێکایە کە شایستەی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێەوە لایەنە پەیوەندیدارەکان بە جدی وەری بگرن. جۆری کێشەکە ئەوەیە کە خستنە ڕوو لە بازاڕە بۆ فرۆشتن لەلایەن وەبەرهێنەرانەوە زۆر زۆرە کە مۆڵەتیان وەرگرتووە. جا ئێستا لە قۆناغی دروستکردنان یان تەواویش بوون بۆ فرۆشتن یان لە ساڵەکانی 1-2 ساڵی داهاتووە دێنە بازاڕەوە بۆ فرۆشتن. لە هەمان کاتا خواست کەمە. ئەمە ئەو جۆری کێشەیەگە بمانێ بە تەحدید دەستنیشانی بکەین. خستنە ڕوو زۆرە، خواست بۆ کڕینیان کەمە. کێشەی دووهەمیانەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەت مەبەستم لە پارێزگای سلێمانیە نزیکەی با بڵێن زیاتر لە 37,000 کرێنشین هەیە بە داتای ڕسمی. بەڵام ئەو یەکانی کە دروستەکرێن
لە ئاست و توانای کرێنشینانە نییە. یعنی تۆ لە هەمان کاتە کە خستنە ڕوشت هەیە کرێچیشت زۆرە، بەڵام ئەم دوانە ناتوان یەک تاوکەن. یعنی ئەوەی کە ئەخرێتە ڕوو ناتوانێت پێویستەکانی چارەسەرتان خستۆتە ڕوو. چارەسەر لە ڕاستیا سێکتەرەکە سێکتەری نیشتەجێبوون سێکتەرێکی زۆر گەورەیە، ناتوانین بە سادەیی وەکو کەرتێکی سربەخۆ مامەڵی لەگەڵا بکەین. وابەستەی کۆمەڵێک کەرتی ترە. بۆ نمونە کەرەستەی بیناسازی بەشێکی گرنگە لە پرۆسەی دروستکردنی شاری نیشتەجێبوون و کۆمەڵگەی نیشتەجێبوون. هەروەها بانکەکان بەشێکی گرنگن لەم پرۆسەیە و بەڵێندەران بەشێکی گرنگن لەم سێکتەرە. بۆیە ئێمە لە ڕاستیە ئەتوانین بڵین زۆر لایەن کە لە ناو توێژینەکانی ئێمە تەرحیان کردووە، یەکێک لە پێشنیازەکانیانەوە بووە کە مۆڵەتی پرۆژەی نیشتەجێبوونی نوێ ڕابگیرێ. بەڵام ئەم بیرۆکەیە چەندێک ئیجابیەتی خۆی تایە کە ڕەنگە کاریگەری هەبێ لە سەرکەمبوونەوەی خستنە ڕوو، لە هەمان کاتیشە سلبیەتی خۆی هەیە. تۆ کاتێک کە لەناو ئەم بازنە ئابوووریەیە دێیت مۆڵەتی نوێی پرۆژەی نیشتەجێبوون ڕاگری، کەواتە کەرەستەی بیناسازیش خاصی لەسەرکەمە بێتەوە. دەستی کار کە خۆ دەزانی پرۆژەکانی نیشتەجێبوون یەکێکن لە گەورەترین سێکتەرەکانی بەگەرخستنی کرێکار و دەستی کار وەستا و ئەوانە هەموو ئەمانش دەرفەتی ئیشکردنیان کەمە بێتەوە. و هەروەها هەندێک لە بانقەکان کە هاتوونەتە ناو سێکتەری نیشتەجێبوونەوە ئەوانیش دەرفەتی ئەوان کەمە بێتەوە. باش ئەوە بەرچاوڕوونیە کە پێداین لەسەر کەرتی نیشتەجێبوون. ئەم هەنگاوە نوێتان بۆ چییە؟ بەستنەوەی ئەم کەرتانە ئەتانوێ بگەن بە چ ئامانجێک؟ بەڵێ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی کۆنفرانسێکی گەورەمان کرد، هەرچەنە داخرا و مستەسمیرەکانی پارێزگای سلێمانیمان بانگێشت کردبوو. لە هەمان کاتا فەرمانگە حکومیەکان بەڕێوەبەرە گشتی پەیوەندیدارەکان بەم سێکتەرەوە بانگێشتمان کردبوون لەگەڵ بانکەکانە. ئێمە یەکێ لە چارەسەرەکان کە پێمان وایە ئەتوانێت ئەم دۆخە قەیراناویە ڕزگارمان بکە و هاوسەنگیەک بۆ بازاری نیشتەجێبوون بگەڕێنێتەوە، ئەوەیە کە بانقەکان بێنە ناو کەرتی نیشتەجێبوون بە شێوەیەکی باشتر، بەهێزتر و زیاتر. ئەویش چۆن لە ڕێگەی ئیستثمارکردن لە ڕێی وەبەرهێنەرەکەەوە بۆ ناو کەرتی نیشتەجێبوون. ینی بەمانایەکی تر قەرز لە ڕێی بانکەکانەوە بدرێ بۆ مستەسمیرەکان. ئینجا ئێمە سەرەوەی کە ئایا قەرز بۆ نەدرێ بە هاوڵاتی، ئەمە بابەتێکی تر. ئێمە ئێستا قسەکەمان لەسەرەوەیە کە کۆمەڵێکی زۆر پرۆژەی نیشتەجێبوون مۆڵەتی وەرگرتووە. ئەم مستەسمیرانە ئێستا هەندێکیان ناتوانێت پرۆژەکەی تەواوکە، یان ئەگەر بشتوانێت تەواویکە بە بارودۆخێکی زۆر خراپە تەواویەکە. بۆیە لەم کاتای پێویستی بە سەرمایەش بانقەکان ئەتوانن ئەم قەرزەی بۆ دابینکەن کە قەرزەکەی بۆ دابینکرا لە هەمان کاتە مستەسمیرەکەش دەتوانێت پرۆژەکەی لە کاتی خۆی تەواوکە. بۆیە ئەمە ئەو گفتوگوۆی بوو کە ئێمە ڕێکمان خست بزانین دەرفەت چییە، چۆن بانقەکان بێنە ناوم سێکتەرەوە کە ئێستا بەڕاستی هاتنەکان زۆر محەددە. ئەگەر لایەنەکەی تریە مۆزوعە باسکەین، مەسەلەن بۆچی قەرز نەدرێ بە هاوڵاتی، لە ڕاستی ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر ئیجابیە و ئێمە هەمومان ئەزانین کە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانیش بە قەرزی نیشتەجێبوون یەکی نیشتەجێبوون دروستەکرا بۆ خەڵکی کەم دەرامەت. ئەمە ئێستا خەڵک پارەکە ئەگەڕێنێتەوە بە حسابە بێمە بچێتە ناو سندوقێکی داخراوە. بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین و لە گفتوگۆی ناو کۆنفرانسەکەش زۆر بەڕوونی باسی کرا، ئەویش ئەوەیە کە ئێستا ئەما بێتەوە بەداهات بۆ وەزارەتی دارایی لە کاتێک ئەما بووە ئەم پارێ بمایەتەوە لە ناو سندوقی نیشتەجێبوونەوە دووبارە بدرێتەوە بە قەرز. یعنی گەڕی پێدانی قەرز دەستی پێ بکرێتەوە بۆ ئەوانەی کە یەکەی نیشتەجێبوو نەکڕن. بەداخۆ ئەمە وەستاوە، بەڵام زۆر گرنگە ئەمە دەست پێ بکاتەوە. لەم بینایە کێشەیەکی تر هەیە. ئایا بانکەکان پێویستیان بە چییە؟ ئەو ژینگەیە چییە کە پێویستەکات بێن قەرز بن بەوە بەرهێنەرەکان؟ ئەویش بریتە لەوەی کە پرۆژەکانی نیشتەجێبوون تاپۆ نین، تەملیگ نین لەسەر وەبەرهێنەرەکان و بانقەکان ناتوانن متمانە بەوە بەرهێنەرێ بکەن بۆ نمونە 5 میلیۆن دلاری بنێ دەم خۆش. بۆیە یەکێک لەو بابەتە سەرکیانەی ئێمە ئیشی لەسەرەکەین کە ئەتوانین پێڵین بەشداری بانکەکان وەکو مۆرگەیج لە ناو ئەم پرۆسەیە بریتە لەوەی کە حکوومەت دەست بکە بە تەملیککردنی پرۆژەی نیشتەجێبوون لە دوای ئەوەی کە مۆڵەت وەرەگرێ لە وەبەرهێنان، تەملیکی بکە لەسەر مستەسمیرەکە بۆ ئەوەی کە بانکەکانی احتراف بۆ پرۆژەیە بکەن و ئامادە بن لەگەڵ تا ڕێگە چارەشتان بۆ ئەم بابەتە داناوە. بابەتی ئەو بەستنەوەی کە دێڕێکە لە ئیشەکانی ئێوە هەنگاوە فعلەکانی چۆنە بێت؟ هەنگاوە فعلەکانەوەیە کە ئێمە بێت لە هەموو پرۆسەکە هەمویان بەشداری پێ بکەین، هەموو لایەنانەی کە وەکو لە ئەوڵەوە باسم کرد بۆ نمونە کارگەکانی بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی ئەبێ لەم پرۆسەیە بەشدار بن لە قەراردان و لە گفتوگۆکردنیە. حکوومەت دەبێ بەشدارێکی کارای هەبێ کە هەیە تا ئەم دەقەیە لەگەڵ ئێمە خۆشبەختانە و هەروەها وەبەرهێنەران ئەوانەی لە کەرتی نیشتەجێبوون و بانکەکانیش، چونکە تۆ تاکو لە بانکەکان تێنەگەیت چیان پێویستە، ناتوانی
قەنەعەت بە مستەسمیر بکەی یان ناتوانین قەنەعەت بە حکوومەت بکەی. ئێمە ئەگەر بتوانین حکوومەت بهێنە سەر ئەو ڕایی کە ئەو بڕیارەی کە تەملیکی پرۆژەکانی نیشتە جێبوون بکە کەواتە پێویستەکانی بانقەکانمان جێبەجێ کرد کە پێویستەکانی بانقەکانمان جێبەجێ کرد ئەکرێ بەڕێکاری تر لەگەڵ کارگەکانی بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی کە خۆشبەختانە ئەتوانین بڵین پارێزگای سلێمانی پلەی یەکەمی هەیە لە بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی لەسەر ئاستی عێراق یعنی سلێمانی لە ڕووی بەڵێ لە ڕووی شیش لە ڕووی چیمەنتۆ لە ڕووی خشتی سوور زۆر کەرەستەی تر پێشەنگە ئەتوانێت پێویستەکانی نەک ناوخۆی پارێزگای سلێمانی و هەندێک لەم پارێزگایانی هەرێم و تەنانەت عێراقیش دابین بکە بۆیە ئەمانە هەمووی گرنگن بۆ ئەم مەبەستە ئێمە بەڕاستی هەنگاوی داهاتوومان هەیە کە کۆنفرانسێکی گەورەترە و حجمی بەشداری پێکردنەکە زۆر زیاتر بێت و ڕەنگە لەسەر بازنەکە فراوانترەکەن. بەڵێ ئێمە باسێکتان لە توێژینەوە کردووە بەڵێ ئەم توێژینەوەیانە چۆن ئەنجامە درێ و ئەتانێت توێژینەوەکان چ بەرچاوڕوونیەکتان باتێت؟ لە ڕاستیە توێژینەوەکانیشمان بە هەمانە و قۆناغانایە تێپەڕین کە چۆن بۆ کۆنفرانسەکان کردمان هەموو لایەنانی کە پێویست بوون ڕەیان وەرگیرا بۆ ماوەی 6 مانگ ئێمە لە پرۆسەی لێکۆڵینەوە و داهاتاکۆکردنەوە و دراسەکردنی ئەم سێکتەرە بووین بۆ نمونە لەگەڵ با بڵێن کۆمەڵی کرێنشینان زۆر بە تەفاڵسیل ڕۆشتوین ڕاپرسیمان کردووە لە ناو کرێنشینانە کرێنشینان متمانەیان بەم پرۆژانەی نیشتە جێبوون هەیە پێیان وایە ئەم پرۆژانە ئەتوانن خواستیوان دابین بکەن بەداخۆ ڕێژەکە لە ئاستێکی بەرزاڵە نەخێر لە هەمان کاتە هاتی لە ناوە بەرهێنەرەکانی کەرتی نیشتە جێبوونە ڕاپرسیمان کردووە بزانین ئەوان چۆن لە کەرتەکەی خۆیان ڕابینن لە کۆ سەرمایان بووە ئەزانی تەسەور ئەەکەی لە 4.5 سەرمایەی وەبەرهێنانی کەرتی نیشتە جێبوون لە بانقەکانەوە دێ ئەمە ڕێژێکی زۆر زۆر کەمە زۆر گرنگ بوو کە بانقەکان چ بانقە عێراقیەکان چ ئەوانەی هەرێمی کوردستان چ نێودەوڵەتیەکانیش بەشداریکی زۆر کاران هەبووە لە ناو پرۆسەکە ئەم داتایانە بەڕاستی کاڵێن ماوەی 6 مانگی پێچوو بەشێکی لە توێژینەوە یەکەم لە 2025 و ئەوەی دووهەمیان لە 2026 هەمووی بۆ ئەوە بوو کە تێبگەین لەوەی کە حەزمی کێشەکە چییە با ئەوەش بڵێم کە بەڕاستی بەڕێبەراتی گشتی و بەرهێنانی پارێزگای سلێمانی و دەستەی وەبەرهێنان ئەمانە هەموو هاوکارمان بوون و هەروەها سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە توێژینەوەکانی ئێمە باسی ئەوەشیە کرد ئایا ئەو زەویانەی دابەژەکرێن بۆ فەرمانبەران چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە فڕۆشی کەرتی نیشتە جێبوون لە پارێزگای سلێمانی کەم بکاتەوە. باس لە دیدارێک دەکرێت کە بۆ دەرەنجامی ئەم هەنگاوی دەستان پێکردووە با بڵێن سازی دەکەن ئەم دیدارە لەژێر چ ناونیشانێکە بێت هەر لە 2026 فریای دەکەون کە ئەنجامی بن؟ بەڵێ ئینشاءڵڵا پلانەکەمان وایە کە دیدارەکە لە ناوەڕاستی ئەم ساڵ و ڕەنگە بکەوێتە دوای ناوەڕاستی ئەم ساڵ ئەنجامی بین لە پارێزگای سلێمانی هەڵبەت ڕەنگە دۆخە ئەمنیەکەی ئەم ناوچەیە نەک هەرێمی کوردستان بەڵام ئەم ناوچەیە ڕەنگە تۆزێک پێویستی بۆ بێ دراسی بکەین و دۆخە ئارام بێتەوە ئەنج بڕیاری کۆتایی بین بەڵام ئەوی کە مهمە ئێمامانەیە کۆنفرانسێکی زۆر گەورە بکەین تا ئێستا ئەگەر وە بەرهێنەرەکانی پارێزگای سلێمانی کارگەکانی پارێزگای سلێمانی کۆمپانیەکان حکوومەت لە ئاستی ئەم ناوچەیە بەشداریان کردووە ئەمانەیەم ئاستە زۆر زۆر فراوانکەین بۆ ئاستی هەموو هەرێمی کوردستان چوە بەرهێنەرەکان چ کۆمپانیەکان ئامانجمان لەوە ئەوەیە کە بە تەواوی تا ئەو کاتە دراسەی دۆخی کەرتی نیشتە جێبوون بکەین و گەشتبین بە حکوومەت هێرێمی کوردستانیش کۆمەڵی بڕیاری دەرکردوێت ڕاستەکەی ئێمە هەموو ئەمان ناکەین بۆی کە حکوومەت هێرێمی کوردستان ڕوئیای خۆی بگۆڕێ سەبارەت بە کەرتی نیشتە جێبوون یعنی ئەم سێکتەرە بەس بریتی نییە لەوەی مۆڵەت بی بە وەبەرهێنەرەکان حکوومەت پێویستە کە قەناعەت بە بانقەکانیش بکا بێتە ناوم سێکتەرەوە قەناعەت بە لایەنەکانی تریش بکا بۆیە ئێمە لە ناوەڕاستی ئەم ساڵیان لە مانگی 7 کاتێک ئەو کۆنفرانساکەی نەمانەیە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەشداری بکەن و ئەنجامی زیاتر لە 2 توێژینەوە و 3 توێژینەوە بخێنە ڕووکە بە دڵنیایی و ئومێدم وایە کە ئەم توێژینەوانە و ئەم کۆنفرانسانە ئەتوانێت لە ساڵی 2026 هاوسەنگی بگەڕێنێتەوە بۆ بازاری خانوەرە لە سلێمانی. بەڕێزە لەندمەحوی جێگری سەرۆکی دامەزراوەی ڤیژن زۆر سپاس کردی زۆر سپاس هەر پەیوەست بە بابەتەکانی بەڵێندەران و بابەتی وەبەرهێنان تاوەکو ئێستا بەشێک لە بەڵێندەران بەتایبەت لە پارێزگای هەولێر پارەیان لای حکوومەتە و گلەی و گازندەیانەیە کە پرۆژەکانیان تەواو کردووە و پارەکانیان بۆ خەرج ناکرێت. جا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز لە هەولێر وەردەگرم. قارەمان سڵاوت لێبێت زانیاریەکان لەبارەی بەڵێندەرانەوە چین؟ بەڵێ پشتیوانەوە کاتت باش دیارە ساڵانێکی زۆرە ژمارەیەکی زۆر
لە بەڵێندەران پرۆژەکانیان تەواو کردووە بەشێک لە پرۆژەکانیش لە سەروی 1970 پرۆژەکان تەواو بوونە بەڵام شایستە یاخود پارەی پرۆژەکانیان وەرنەگرتووە کە لای حکوومەتە ئەنی نزیکەی 8 بۆ 9 ساڵێک دەبێت هیچ بڕپارێکیان وەرنەگرتووە لەگەڵەوەش پرۆژەکانیان لە دوای ساڵانی 2012 و 13 و 14 و 15 و یانی لەو ساڵانە پرۆژەکانیان بە بەردەوامی کاری تێدا کراوە من لەگەڵ تا هەمە ساڵح وەکو بەڵێندەرێکی کوردستان کە چەندی پرۆژەی هەبوو لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بەوەی کەوە پاریان چەند لای حکوومەتە و پرۆژەکانیان چی بوون کاکتاو کاتت باشە گەبێتی ئێکوانەوە زۆر سپاسم دەکەین ئێوە ساڵانی چەند پرۆژەکانتان کردووە ئەو پرۆژانەی کە وەرمان کرد لە ئەنجومەنی وەزیران بوو لێژنەی باڵای ئاوەدانکردنەوەی ناوچە جیاجیەکانی کوردستان بوو بەنسبەت ئێمە سێ پرۆژەمانە بوو گەڕێکی ئاسوودە لە چەمچەماڵ کە قیرمان کرد و تەواومان کرد و هەموو دەست بەکاربوون و کۆتایی و ینی وەرگرتنی کۆتاییەکانی بۆ کرا پارەکەیان نەدا بە ئێمە نزیکەی 2 میلیۆن دلارمان لەوێ لای حکوومەت ماوە تۆ دیناری نەداوە بە ئێمە پاشەوەش پرۆژەیەکی ترمان نەبوو لە نزیکی کەلار ئەوشمان تەواو کرد نەک هەر پارەکەیان نەداوە بەڵکو تەمیناتەکەشیان نەگەڕانەوەتەوە بۆ ئێمە هەر کۆمپانیەیە کە ئیشێک دەکا تەمینات دادەنێت تەمیناتەکەش نەگەڕاوەتەوە بۆ ئێمە ئێترمە تایسە هەر چاوەڕێن لە وتیانەی خینە سەر وەزارەتەکان تایسە هیچ نەکراوە شوێنێک گیراوەتە بەر هیچ سەردانێک تا کردووە بۆ وەزارەتەکان هیچ بەڵێنێک تا وەرگرتووە ئێوە بەڵێ سەردانی پلاندانان و دارایی و شارەوانیەکان و هەموو وەزارەتەکانمان کردووە کە ئەو پرۆژانەی ئێمە کە تەواو بوو نەبیخەنە سەر ئەو وەزارەتی معنی وەزارەتەی کە عاید بەو ئیشەیە تایسە هیچ نەکراوە وەکو ئەوراق کراوە بەس وەکو فعلی هیچ دیار نییە تایسە هیچمان بەدەست نەگەیشتەوە و هیچ شتێکیش دیار نەبووە وەکو بەڵێندەران ئەم پرۆژانە تا کردو پارەکانتان لای حکوومەتە هیچ پرۆژێشترتان هەیە یاخود هیچ پرۆژەیەکتان لە کاردا ئیشی لە تێدا بکەن بەڵێ پرۆژەمان هەیە پرۆژەمان لەناو کفری هەیە کە تەواو نەبووە ئەویشیان خسۆتە سەر شارەوانیەکان ئەوە ساڵ و نیوە کەمە مراجعی دایرە ئەەکەین لە عینە پلاندانان و دارایی و ئاوەدانکردنەوە و شارەوانیەکان و وەزارەت و هەم تا ئێستا ئەویش هیچ ئەک پاریان نەخسۆ هیچ پارێک نەخراوەتە سەر حسابی ئێمە وەکو بەڵێندەرێک پارە دۆرنەگرتووە ئاگاداری هاوڕێکانیشت ینی پارە کەس ئەوەی کە عید بانجووەنی وەزیرانە کەس پارێ وەرنەگرتووە ئەوەی لێژنەی باڵای ئەوەدانکردنەوەی ناوچە جیاجیەکانی کوردستانە کەس پارێ وەرنەگرتووە پرۆژانی هیچ پرۆژێشتان دەست پێ کردو یاخۆ بڕیارە دەست ئیشی بچووکمان کردووە ئیشی لەگەڵ منەزەمات و ئیشی گەورەمان نەکردووە تەندەرێکمان تایسە بەدەست نەگەیشتوە کە ئیشی لێ بکەین و ئیشی بچووک بچووکمان کردو ئیشی گەورەمان نەکردووە یاخود پامێکتان هەیە کە بیگەینە بەڵێ داواکارین لە حکوومەت کە بە زووترین کات بێتە سەر خەت و ئەو مۆزوعی ئەمە یەکلا بکاتەوە یاوە تا پارەکەمان بداتە یا بەر زمانێکی ڕوونە ڕەوان پێیان بڵێن کاکە پارەتان ناداینێ و بڕۆن بە خۆتان دانیشن بیرتان بیر لەو پارەیە مەکەنەوە ئەوە داواکاری ئەمەیە زۆر سپاس سەلامەت بیمونە بەڵێ پشتیوانەوەی کە تاها حەمە ساڵح وەکو بەڵێندەرێک باسی کرد ئەنی هاوشێوەی ئەم هاوڕێکانی و بەشێک لە بەڵێندەرانش بە هەماشەوە پرۆژەکانیان تەواو کردووە بەشێکیان مایە پووز بوونەوە بەشێکیان کۆتاییان بەژانی خۆیان هێناوە لە ساڵانی ڕابردوو بەشێکیان تووشی کێشەی کۆمەڵایەتی و بەشێک لە کێشەکان بوونەتەوە کە بەهۆی خەرز نەکردنی بڕێ ئەو پارەیە کە لە پرۆژەکان خەرچیان کردو بۆیە تاوەکو ئێستا پارەکانیان وەرنەگرتووە داوا دەکەن کە لە ڕێگەی ئەو وەزارەتانەی کە پرۆژەکانیان بۆ جێبەجێ کردوون بەنمونە وەزارەتی شارەوانیە وەزارەتی ئاوادانکردنەوەی و بەشێک لە وەزارەتەکانی ترا لە ڕێگەی ئەم وەزارەتانەوە شایستەکانیان پێ بدرێتەوەی کە بتوانن کە داهاتوو پرۆژەی تر و یاخود بەرنامە و کاری ترکە هیانە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان جێبەجێ بکەن. سوپاس بۆ زانیارەکان سوپاس بۆ میوانەکەت هەر لە هەولێر دەمێنمەوە و هەر پەیوەست بە راپۆرتێکی قارەمانجەوەری هاوکارم لە هەولێر ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیل بەهۆی بارینی تەرزەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیانی زۆریان پێگەیشتووە. خاوەن پێشانگایەکی ئۆتۆمبیل دەڵێت هەر ئۆتۆمبیلێک لە کاتی بارینی تەرزە لە دەرەوە بوو بێت ئەوە زیانی پێگەیشتووە و لە نرخەکەی دابەزیوە. هەندێک ئۆتۆمبیلیش زیانەکەیان لە سەرووی $10,000. سەرقاڵی چاکردنی ئەو ئۆتۆمبیلانەیە کە بەهۆی بارینی تەرزە زیانیان بەرکەوتووە. شوێنەکانیان دیاری دەکاتن و چاکردنەوەیان چەندین ڕۆژی پێویستە. وڵا سیارە هەیە بە 10 ڕۆژی دەوێت سیارەیە 1 هەفتەی دەوێت سیارەیە 2 ڕۆژی دەوێت ئەمە دەینتە ئێرانە لەبەر لیدی فاسی دەکەین بە جوانی دەڵێنە کابرای بە شەرت و زەمان لۆچا دەکەیان بە شەرت لۆچا ناکەین
چکە بەڕاستی تەزرە هەیە دنجی گەلە گەورەیە بەڕاستی هەر پێوەی دیار دەبی بەس تەزرە هەیە زۆر ئەتیادیە وەسەتا هەنچی قلە نیسکەچی دەبیان قیچە گەورەترە گسکەترە ئەوە بە شەرت و زەمان لە بۆی چاکەین ئەو سیارەی کە لە پشتەوە دەیبینن سێ ڕۆژ پێ ئێستا کە مەوعیدی بووەرە و چەندڵقی قوپابوو لە بۆی چاکەین لە قەزای شەقلاوە هینای لە ڕێگا وەیلی هات تووشی تەزرە بوو هات لێرانە ساگۆی سارەکەم لە مافعاس کرد و تەزرەی هەبوو تووشی ئەو تەزرەی بوو هات لێرە گوتی ئەمە سارەکەم لە پێر چاوی کەوتووە 2026 سارەکەم بۆ دیدی کە هات یەک مەصرفی بوو ئێستا بۆ دوو مەصرف تەمان ئەرێ وەڵا لێرە قەبارەی زیانەکانی بارینی تەرزە ئەوەندە زۆرە بۆ هەر ئۆتۆمبیلێکی مۆدل بەرز زیانەکانی زیاتر لە $10,000 دەبێت خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیلیش لە هەولێر باز لە زۆری زیانەکانیان دەکەن زەر و زیانەکان زۆرە ئەو لە سارێکی یعنی سارێکی نادر سارێکی کەوا باو بیتن گران بیتن بۆ نمونەوەکو لێکزەکی لە دەفتەرەکە دەفتەرە و 25 زۆڵەکەی فەرقە لە ڕەنجەکی ئۆندەی فەرقە دانیسبینی ئەمە کەڕیما فەحسمان کرد لە خۆی بە زیادی هیچی نەبوو لە بۆ عەسرێ سارەکە فرۆشرا فەحس کراوە چند نقطەی لە سەقفی هەبوو ناچار پارەشمان لە بۆ شکاند و کابرابەرکی ئەرێ وەڵە یعنی زەرەکان ڕاستە خۆیە هەمووش یعنی چەند معرەسەیە هەموو معرەزەکان کە ئەوی ساری لە دەرێ بووە بەبەر ئەو زەر و زیانەی تەزرەی کەتیە لەگەڵ ئەم بێ بازاڕی و سستی مامەڵەی کڕین و فرۆشتن جارێکی دیکە بازاڕەکانی ئۆتۆمبیل لە هەولێر بەهۆی ئەم تەرزەبارینە زیانی بەرکەوت پێشی تای بەڕێ بە خۆتدادا ئەمە ڕێک ئەو وتەیە کە بۆ ئەو ئۆتۆمبیلانە وتراوە لە ترسی بارینی تەرزە بەشێکی زۆری خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیلەکانیان بەو شێوێ داپۆشیوە قارەمان زەوهەر کورسات نیوز هەولێر لەسەر هەمان بابەت وە کاریگەری تەرزە لەسەر ئەو ئۆتۆمبیلانەی دەبرێنە پێشانگەکانی ئۆتۆمبیل لە سلێمانی هێمن کەمال پامنەری کورسات نیوز کەمێک بەر لە ئێسا لە نێو پێشانگەکانی ئۆتۆمبیل بوو هەندێک زانیاریمان بۆ دەخاتە ڕوو سڵاوتان لێبێ دیار وەک دەزانین کاریگەری شەپۆلی بارانبارین بە تایبەت تەرزە کاریگەری خۆی هەیە لەسەر ئۆتۆمبیلانەی کە لە نێو بازاردا دەیاخود بەوەی کە هاوڵاتی هەیە ئەمە بە جۆرێک کە نرخەکەی لە نێو بازاردا گۆڕانکاری بەسەر دێگە چی لە هەفتەکانی ڕابردووە خۆڵین توانین بڵین لە هەفتەی ڕابردوودا شەپۆلێکی بارانبارین بە تایبەت تەرزە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێری گرتەوە بەڵام خۆشبەختانە شاری سلێمانی نەگرتەوە بۆی کە هاوڵاتی زەرری لێ بکوێ بەڵام ئەوەی کەیە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیلەوان حەزەری خۆیان کرد و بەشێکی زۆریان ئۆتۆمبیلەکانی خۆیان داپۆشی بوو بۆ ئەوەی کە ئەو تەرزەیە کاریگەری نەبێ من دەبێ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بزانم ئەگە ئۆتۆمبیلێک تەرزە بێت لەگە ئۆتۆمبیلێکی دیکە کە تەرزەی نەبێت نرخەکەی تا چەندێ جیاوازە ئەمە چی کاریگەریەشە بێ قسە لەگەڵ میوانەکەم دەکەم ئەویش کا کامەرانی خاوەنێکێک لە پێشانگاکانی شاری سلێمانی کا کامەران یان سڵاو لێبێت چاو ماچەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس دیارە شەپۆلی بارانبارین بە تایبەت تەرزە کەوەی دەوترێت کاریگەری هەیە لەسەر نرخی ئۆتۆمبیل پێمان بڵێ ئەمە چۆنە وەڵی تەرزە بڵێ تەرزە نوعی هەیە سێ چوار ساڵی تیا گەڵا دوو گەڵای فەرخە هەیە کامل تەرزە بێ بدە گەڵا بۆ 12 گەڵای فەرخە سە بۆوانەوە شای سەوەنەوشێ بای 7 دەفتەرەش دەفتەر 9 دەفتەرە ئەگە تەرزە بێ 40 گەڵادا ئابەزێ ئاڕاڵا ئەم شەپۆلە بارانبارینەوەی کە بووە گەرچی تەرزە شاری سلێمانی گرتەوە پێم وابێ هیچ کاریگەری سلێمانی نەگرتەوە ناسپاس بۆ خوا بەز ئەولێر ژەمی نەگرتەوە سەم خۆم سارم لە ئەولێرە بوو تقریبا 100 سارم لە ئەولێرە بوو یەک سارەی نەگرتەوە دەشکر بە هەر خۆ دەزانین لە بەعزە شوێنەکە بارە بە بەعزە شوێنە نابارێ بە زۆری گرتەوە لای نزیکی مەعرزەکانی گرتە ئەولا ئەڕەڵە سا 75 هەفتای گرتەوە هەولێر ئەڕەڵا پێم بڵێ ئەگەر بۆ نمونە ئۆتۆمبیلێک کە تەرزە بێت سۆنەرەکە دەری نەخات دیارە بە چاسا عەزێکی دانێک بشانم ساڵێکی دەوەک تەرزەوە سۆنەریش دەریەخا وەک بڵێ چۆن چەوشێکی لێ ئاکوت کوتیەکە هەیە بە سەقفەکەیت هەیە بەس بۆی دەگەدی کام لێی گرێتەوە سبلەی سارێک ئەم بیوایدیانە بە 112 گەڵا لە ئێمە ئەگە تەرزە بێ مەجبوری بی بە 102 گەڵا و 103 گەڵا تقریبا 10 گەڵای لێ بێتەوە ئەڕۆڵە 10 گەڵای لێ بێتەوە تەرزەکەی کەم بێ ئەمەیان تەرزەکەی کەم بێ 2 گەڵا 3 گەڵا کابراجێت چاکێکا بە پیتی ئار چاکێکە تقیم گەڵا گەڵاوێکی فەرقە حاڵەتێک ئەگەر هەبێ بۆ نمونە تەرزە بێ و دەرنەکەوێت هەیە لە سۆنەر چووکە گوڵۆپشتی بۆ دانن لێزەری لێن جوان دەرەگەڵی هێڵەکە ڕێک دەرەکە ئاڕۆڵا بووە بۆ نمونەگە تەرزە باری بێ زەرری لێوەک ئەی تەبعان ئاڕۆڵاسە پارانێکی زۆر باری نانێک سارەمە بوو لە راوازاریش باری هات تەرزێ باری تقریبا 14 ساری ئەمە تەرزە لێیە ئاڕۆڵا پێی جۆری ئەو چاڵی کاگوێتە سەر ئۆتۆمبیلە نرخەکەیە گۆڕێ چاڵەکانی حەزیکە سفرە بێت چاڵێکی دیا بێ گەڵاگە بڕێ باوەڕکە ئەم نابێت چاڵێکی بچوو گەڵە نامێ کاری چییە مە ئاوا نرخەی کەدا جەنابی یەکێکیان خۆتی حەزێکی سارێکی سفر بەری حەزی چاڵی دیاوێ
هەدیش وقتی دیاێ ئەلە دانی کەم بەرێ تیش مەجبوری تۆش بۆ نافڕۆژێ مەجبوری بی بەگەڵا دوو گەڵاکەم تر بەس کامل تەرزە بێت دەگەڵای دێ بێتەوە دەگەڵا وەنەشە چل گەڵای لێ بێتەوە 35 بۆ چل گەڵای لێ بێتەوە زەمن برادێکە بینایی ناڵێم خوارسخی بە دامانێکی هێنا تەرزە لێە لە عڕایە نایی تەرزە لێ هەموو دانیا بە هەفتا گەڵاکەم تر چاکشی کردو بوو بەس بە حاڵ دەرگت بوو لە سا دوانسیان بڵێ وەنەشێ بای 6 و هەفتا بوو ئەوە یا بە 6 دا خۆم دانێکانم بۆ فرۆشت 6 گەڵاکەم تر لە خزمەتتان ڕێزم ێوەدان یاخوا بە خێر بێ سەر چاو لە خزمەتتانە بەڵە دیارە مەوتەی میوانەکان بوو سەبارەت بە کاریگەری تەرزە لەسەر ئۆتۆمبیلانی کە دەفرۆشێ لە نێو هاوڵاتیاندا وەک ئاماژەی پێکرد بوونی چاڵیاخ و ئۆتۆمبیلێ تەرزەی هەبێ بێگومان نرخەکەی جیاوازتر لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکە ئەگەر تەرزەی نەبێت یاخو چاڵی تێدا نەبێت. هەر لە بازاڕی ئۆتۆمبیل دەمێنینەوە لەگەڵەوەی تەواوکردنی مامەڵەی لۆگۆیەکی تاکسی تەنها 30 خولێکی پێویستە بەڵام شۆفێران ناچارن 4 بۆ 6 مانگ لەسەردا بن تا ئەو لۆگۆیان دەست دەکەوێت. ئەم دواکەوتنەوەی کردو بازاڕی کڕین و فرۆشتنی تەکسی سز بێت بە جۆرێک شۆفێرەیە تەکسیە کۆنەکەی کردوتەوە بە تایبەت واتە تەکسی گۆڕیەوە بۆ ئۆتۆمبیلی تایبەت و هەروەها بۆ تەکسیەکی مۆدل نوێ بەڵام بەهۆی نەگەڕانەوەی لۆگۆکەی دەبێت 4 مانگ بە ئۆتۆمبیلێکی ڕنگ تایبەت و بە لۆگۆی تەکسیەوە بسوڕێتەوە تا لۆگۆکەی تەواو بێت کە ئەمەش دواکەوتنێکی زۆرە و کاریگەری لەسەر بازاڕی تەکسیە بووە. لە دوای 5 مانگ و شتێکم جەم لۆگۆ تەواو بوو. ئەمە هەموو شتێ تاریخ و هەموو شتێ بەڵگەیە. وەرگرتنی لۆگۆی تەکسی ئەو بابەتەی لە ئێستادا بۆتە کێشەیەکی دیار لە کڕین و فرۆشتنی تەکسیدا. بێستون کە لە پێشەنگەکانی کڕین و فرۆشتنی تەکسی کار دەکات لە نێوان 4 بۆ 6 مانگ چاوەڕوانە بۆ ئەوەی لۆگۆیەکی نوێی تەکسی وەربگرێت تا ئەو کاتەی لۆگۆ نوێیەکە وەرنەگرێت ناتوانێت تەکسیەکە بە ناوی ئەو کەسەوە بکات کە پێی دەفرۆشێت. لە سندیکا سەرەکەت بۆ دانێن ئێنا نەکێشەی ئاسایشە نەکێشەی بەڵگەوتاوانە نەکێشەی دایرەی مرۆکە ئینجازگەت بۆ کابەت تەکسی کێشەکە لە سندیکا ئەگەڕێتەوە بۆ ئەوێ کارمەندەکانیان کەمن کۆ کارمەندەکانشان کەمن لە سعان 9 تا یەکیشەکەن پێنجشەمان ئیش ناکەن بەڕاستی کێشەکە لەوا دروستە بێ سە من ئەم لۆگۆیان پێەیە لە 12/12/2025ەوە سەرم خەوانووە دوێنێ تەواوم کردووە کە دوێنێ تاریخی 4/4/2026 نعی 5 مانگونی من چاڕیەک لۆگۆم. ئەوان گلەیان لە نۆرەی چەند مانگی و بە فیڕۆدانی کاتێکی زۆر هەیە بۆ بەناوکردنی لۆگۆیەکی تەکسی لە کاتێکدا کە نۆرەیان دێت لە 30 خولەکدا مامەڵەکەیان تەواو دەبێت. بۆ نمونە ئەم ئۆتۆمبیلە پێشتر تەکسی بووە 2 مانگە کراوە بە تایبەت و تا 2 مانگی دیکەش کە نۆرەی دێت دەبێت بە ژمارەی تەکسیەوە بسوڕێتەوە. وا تقریبا 2 مانگ کردیمە سەری بۆ دانراوە بۆ 1/6 بۆ لۆگۆ بەبێ کتاب ئەبێ سارەکە لێخوری کتابەکە لای کرۆلاکامێنێتەوە لای ڕقەمامێنێتەوە کە تەکسەکەی پێفرۆشی ئەو ڕقەمی پێفرۆشی هەتا 1/6 بەبێ کتابە مێنێتەوە سیارێ. بەڕێبەری گواستنەوەی سلێمانی دەڵێت هۆکاری دواکەوتنی پێدانی لۆگۆکە دوولایەنەیە بەشێکی هۆکارەکە شۆفێرەکان خۆیان و بەشەکەی دیکەشی بۆ کەمی ژمارەی فەرمانبەرانی بەڕێوەبەراتەکان دەگەڕێتەوە. ئەو سەرێ ناڵێن بەس بۆ ئەوەیە بەس بۆ ئەوانەیە کە کێشیانێ بۆ ئەوانی کێشیانێ یان بۆ ئەوانی کە تەحویلانێ ئەویش تەحویلەکە خۆمان ئێستا ئینمان کردووە بە دواتر چوونمان بۆ کردووە هەموو ڕۆژی چوارشەمانێک سەرە نانووسێ هەموو ئیشێکەکرێ لێ ڕۆژانی چوارشەمە ئەیش خۆ دەزانی بە بۆنی تۆزێ مۆزەفمان فەرمانبەرمان کەمە. لە سنووری پارێزگای سلێمانی 27,000 تەکسی هەیە و تا ئێستا زیاتر لە 23,000 تەکسی لۆگۆی بۆ کراوە و تێچووی هەر لۆگۆیەکیش بۆ شۆفێران نزیکەی 50,000 دیناری تێدەچێت و ئامانجی ئەم لۆگۆیانش بۆ جیاکردنەوەی تەکسی ناوشار و دەرەوەی شارە و دڵنیاییدانە بە سەرنشینان. چارەسەر نەکردنی گرفتی لۆگۆی تەکسی ڕۆژ بە ڕۆژ ژمارە ئۆتۆمبیلانە لەسەر شەقامەکان زیاد دەکات کە پێشتر تەکسی بوون و ئێستا کراونەتەوە بە ئۆتۆمبیلی تایبەت چونکە ناچارن بۆ ماوەی چەند مانگێک بە ڕەنگی تایبەتەوە و بە ژمارەی تەکسی بەبێ بوونی هیچ بەڵگەنامەیەک بەسەر شەقامەکاندا بسوڕێنەوە کامەش دەکرێت لە داهاتوودا هاوشێوەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان ببنە گرفتێکی دیکە بۆ بەڕێوەبەراتی هاتوچۆ و هێزە ئەمنیەکانیش. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.
دەچینە لای بەهای دراوەکان لە کاتی داخستن یاخود نزیک بوونەوە لە داخستنی بازاڕی دراوی هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی نرخەکان بەم جۆرن ئەوەی هەیە ئەمڕۆ جارێکی دیکە بە ڕێژەیەکی کەم بەڵام کاریگەر بەهای دینار بەرامبەر دۆلار بەرز بووە بە جۆرێکە 100 دلار بە 153550 دینار مامەڵی پێوە دەکرێت کە ئەمەش ئەدایەک و هەروەها جوڵەیەکی باشی دینارە بەرامبەر بە دۆلار هەر لەم بابەتی پەیوەست بە دۆخی ئابووری عێراق ئەوەی کە دامەزراوە گەورەکانی دارایی سندوقی نەخت بە تایبەت باسی لێوە کردووەیە ئەڵێ ئاستی گەشەی عێراق لە ساڵی 2026دا ئاستێکی جێگیرەکە 3% دانەبەزیوە کە ئەمەشی بانگایەکی باش و ئەرێنی ناوبردووەڵە تاکە وڵاتی ناوچەکەیە کە بەم جۆرە ئابوووریەکەی لە گەشەیەکی جێگیردا بمێنێتەوە ئەمە یارمەتی دەرە بۆی دراوەکەی بەم جۆرە بەهێز بێت واروها 100 پاوەند بەرامبەرە بە 26500 دیناری عێراقی 100 یۆرۆ بەرامبەرە بە 18,500 دیناری عێراقی سەبارەت بە تمەن تا ڕادەیەک جێگیرە 100 دلار 15,470,000 تمەنی ئێرانیە بە شێوازی حواڵە بە شێوازی کاش 2 بۆ 3 ملیۆن کەمتر و زیاترە لەم بابەتەیە واروها 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دیناری عێراقیە 100 لیرەی تورکیش 3,435 دیناری عێراقیە باسێک لە نرخی زێڕ و زیو دەکەین ئەمڕۆ هێمای زێر بە تایبەتی و زی و بە بەردەوامی سەوز بوون زی و جارجار هێماکەی سوورە بوو بەڵام نرخەکانیان ڕوو لە بەرزبوونەوەیە بەراورد بە دوێنێ بەرزبوونەوەکان گەورە نین بەڵام هەواڵەکانیش لەبارەی نرخی زێر و زی و خراپ نەبوون بۆیە بەم جۆرە تا ڕادەیەک لە ڕوو لە بەرزیە ماوەتەوە بە جۆرێک یەک ئۆنسە زێر بەرامبەرە بە 4,870 دلار دوێنێم کاتانە 4,812 دلار بوو بەمەش 1 کیلۆگرام زێر 154,884 دلار یەک لیرەی زێر بە بێ حەقدەست 1,021 دلار زێر عیارە 891,000 دیناری عێراقیە زێر عیارە 21 ملیۆنێک و 40,000 دیناری عێراقیە وەروها زێری عیارە 22 ملیۆنێک و 90,000 دیناری عێراقیە سەبارەت بە زی و بە هەمان شێوە خراپ نییە نزیکە لەوەی 80 دلار بۆ 1 ئۆنسە تۆمار بکات 1 ئۆنسە زی و بە 79 دلار و 44 سنتە واروها بەمەش 1 کیلۆگرام زی و بە 2,554 دلارە زیوی مەرمەڕەژ 1 کیلۆگرامی بە 2,600 دلار واتە جیاوازی نێوان زیوی پاڵم و مەرمەڕە بەراورد بە زیوی نرخی بۆرسە کەم بۆتەوە زیوی پاڵمیژ 1 کیلۆگرامی بە 2,575 دلار ئەمە نرخی دراوەکان واروەها زێر و زیو بوو کە پەیوەست بە دراوەکان دینار بەهێزە و زێر و زیویش ڕوو لە بەرزبوونەوەیە جای سەبابەتێکی گرنگ و گەرم هەیە ئەویش بابەتی دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری کەرکووکە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو پرۆسەیەکەی دەست پێ دەکاوە چۆن دەبێت ئاسۆ ئەحمەد پەیامنێری کورسات نیوز لە کەرکووکە وەردەگرین ئاسۆ سڵاوت لێبێت زانیاریەکان چین پشتیوان سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز ئەمە لە بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووکین بڕیارە سەعات 6 بە دیاریکراوی لە پشتی منەوە کۆنگرێ ڕۆژنامەنووسی بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ڕێک و خرێتایدا باس لەو ئاڵوگۆڕە بکەن کە لە چوارچێوەی جێبەجێکردنی سیاسەتی چەپکەگوڵەکەی سەرۆک مامجەلات یەکێتی نیشتیمانی کوردستان پابند بوو بە جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنەی کە بۆ ئاڵوگۆڕ لە پۆستی پارێزگاری کەرکووک داکرا بەپێی زانیاریەکانی من ئەندامانی ئەنجومەن لە پارێزگای کەرکووک هاتوونە بەشدار دەبن ئەگەر چی سعات 12 کۆبوونەوەی کرا بەڵام بەهۆی تەواو نەکردنی نیسابی یاسایەوە کۆبوونەوەکە دواخرا بۆ سعات 6 بۆیە ئەمڕۆ سعات 6 ئێستا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوانەی کە هاتوونە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوە لە کۆبوونەوەدان ئەوە ژووری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بەشێک لە ئەندامانی ئەنجومەن لێرە لە کۆبوونەوەدان و بەشێکی تریشان وەکو فراکسیۆنی کەرکووک هێز و ئیرادەمانە لە کۆبوونەوەی خۆیاندان بەڵام ئەوەی کە بە زانیاری ئێمە دراوە لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێککەوتنێکدا ئاڵوگۆڕ سەعات 6 ئێوارە بڕار دێرە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوای ئەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەن دەکرێت نیسابی یاسایی تەواو دەبێت بڕار لەسەر ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری کەرکووک دەکرێت هەڵبەت ئەمە باس لەوە بکەم کە لە ماوەی ڕابردوودا پارێزگاری کەرکووک تەواوی پێکاتەکانی
لە خزمەت گوزاری بێبەش نەکردووە لە پاراستنی ئاشتی و ئاسایش و ئارامی بێبەش نەکردووە بۆیە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەش بەردەوامیدانە بە پاراستنی ئەو خزمەت گوزاری و ئەو ئارامی و ئاسایشەی کە لە نێوان پێکاتەکانی پارێزگای کەرکووکدا هەبوو. ئاسۆ پێمان بڵێ بەشداری فراکسیۆنەکان چۆنە چ فراکسیۆنی ئامادەیی هەیە و ئەندامەکانی ئەو فراکسیۆنانی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا ئەندامیان هەیە چۆنە ئامادەیەکەی بەرچاوڕوونیەکمان لەسەرەوە بەرێ. پشتیوان ئەوەی کە زۆر بۆتە جێی باس ئەوەیە کە ڕاکان سەعید جوبوری لە دوای با بڵێن پێکێنانی حکوومەتی نوێی کەرکووک سەردانی بینای پارێزگای کەرکووکی نەکردبوو بەڵام ئەمڕۆ هات بەشداری لەم کۆبوونەوەی بکات ئەمە زۆر بوو بۆ جێی باسی نێو شەقامی کەرکووک ئەوەی ئەمڕۆ ئامادەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەحالفی عەرەبی لە کەرکووک هاوپەیمانەتی عەرەبی کە سێ ئەندامیان هەیە لەگەڵ هاوپەیمانەتی قیادە و لەگەڵ تەحالف عروبە واتە 6 ئەندامی پێکاتی عەرەب بەشدار دەبن لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەوەی هەیە کەرکووک هێز و ئیرادەمانە بە 5 ئەندام هەمان شێوە ئەوانیش بەشداری کۆبوونەوەکە دەبن بەڵام ئەوەی کە لە هەمان کادا جەبهەی تورکمانیش کە 2 ئەندامیان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هەردوو ئەندامەکەیان بەشدار دەبن ئەوەی کە بەشدار نەبێت 2 ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە زۆر قسە لەسەر ئەوە کرا لە کاتی پێکێنانی حکوومەت و دەست بەکاربوونی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک ئەوان ئامادە نەبوون وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێستاش کە جارێکی تر دەنگدانە گردرێت بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنێک بۆ ئاڵوگۆڕ لە پۆستی پارێزگاری کەرکووک بە هەمان شێوە ئەو 2 ئەندامەی پارتی دیموکراتی کوردستان ئامادە نین بۆ ئەم پرسا بۆیە ئەمە بۆ دەنگدەرانی پارتی بە تایبەت ئەو دوو کاندیدا بۆتە جێی نیگەرانی لە کاتێکدا ئەوان دەنگیانداوە بەڵام ئەمان لە ڕابردوودا و لە ئێستاشدا بە ئەرکی یاساوی خۆیان هەڵنەساون ئەمە جی پرسیارە بەڵام ئەوەی هەیە ئەمڕۆ زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشدار دەبن لە بڕیاردان بۆ ئاڵوگۆڕ لە پۆستی پارێزگاری کەرکووکە نزیکەی 20 خولەکێکی ماوە ینی بڕیار وایە ساعت 6 ڕێک لێرە لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بە ئامادەبوونی چەندین دەستگا میدیا عێراقیەکان و لە کوردستانیش بە هەمان شێوە کۆنگرە ڕۆژنامەوانی بکرێت و پۆستی پارێزگاری کەرکووک و لەگەڵ چەند پۆستێکی تریشدا ینی تەنها پۆستی پارێزگاری کەرکووک نییە پۆستی قایمقامەکانی ناوەندی شار و قەزای داقوق و دووبزە پۆستی جێگیری بە پارێزگاری کەرکووکە چەند پۆستێک هەن کە بڕیار وایە لە ساعت 6دا ئاڵوگۆڕی پێ بکرێت و قسەی لەسەر بکرێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بە ئاڵوگۆڕی پۆستەکان پارێزگاری کەرکووک بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی کە هەیە ئاڵوگۆڕی پێوە دەکرێت چ پۆستێکی دیکە ئاڵوگۆڕی تیا دەکرێت و هەروەها دەبێتە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک پشتوان ئەوەی کە هەیە با بڵێن پارێزگاری کەرکووک ئاڵوگۆڕ دەکرێت بە پێکاتەی تورکمان ئەمە لە چوارچێوەی ڕێکەوتنێکدایە کە جێبەجێ دەکرێت وەکو خۆی و لە هەمان کاتدا پاراستنی ئەو پەیامەیە کە لە ماوەی ساڵێک و چەند مانگی ڕابردوودا چی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەن زۆرترین کورسی و زۆرترین دەنگی ئاستی پارێزگای کەرکووکە بەڵێنیدا کە پارێزەری سیاسەتی چەپگە گوڵەکەی سەرۆک مام جەلال بن بۆیە ئەمڕۆ بەکردار لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ پێکاتەکانی کەرکووک بۆ دەنگدەرانی خۆیانەوە دەسەڵمێنن کە ئەوان ڕاستیان بە خەڵک وتووە پارێزەری سیاسەتی چەپگە گوڵەکەی سەرۆک مام جەلال دەبن ئەوەی هەیە جگە لە پۆستی پارێزگار جێگیری پارێزگار کە ئێستا ینی تام خولەکە لە پێکاتەی تورکمان ئەوە دەدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگیری پارێزگار دەبێتە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەشدا قایمقامی قەزای داقوق کە ئێستا پێکاتەیەکی ترە بە هەمان شێو ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستی دێنێ قایمقامی قەزای دووبز ئەویش ئێستا پێکاتەیەکی ترە بەڵام ئەویش دەدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرماندەی گشتی پۆلیسی کەرکووک کە ئێستا لە پێکاتی عەرەبە ئەویش بڕیارە بدرێت بە پێکاتە با بڵێن بدرێت بە کورد و لە نێویشیاندا بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند پۆستێکی تریشە بێگومان لە نێو ئیداری پارێزگای کرد بەشی ئیملاکات ینی بە هەمان شێوە بەشێکی گرنگی پارێزگاکەی ئەویش دەدرێت بە کورد و لە نێویشیاندا دەدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ماوەتەوە تەنها بەڕێوەبەری فەرمانگەی گشتوکاڵی کەرکووکە کە ئەویش چاوەڕانە کرێت لە ڕۆژانی داهاتوودا بە هەمان شێوە ئەو پۆستش کە بۆ دیموگرافیای ناوچەکە بۆ جوتیاران بۆ زەوی زار گرنگە بدرێتەوە بە کورد و بدرێتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە تەواوی پۆستە ئیداریەکان لە سنووری پارێزگای کەرکووک ئاڵوگۆڕیان پێ دەکرێت یان تەنها
ئەو پۆستانەی کە لەگەڵ یەکێتیدا ئاڵ و گۆڕیان پێ دەکرێت گۆڕانکاری لە پۆستەکان دەکرێت. ناتوانین بڵێن هەموو پۆستەکان لە سنووری پارێزگای کەرکووک گۆڕانکاری بەسەردا دەکرێت. بەڵام بۆ نمونە بەڕێوەبەری شارەوانی کەرکووک خۆی کوردە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خۆیان بێنێتەوە. بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ کە ئەمانە بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتین لە ئاستی پارێزگاکەدا هەم کوردە و هەم لە پشکێکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام ئەوانەی کە گۆڕانکاریان بەسەردا دێت و پۆستەکان گۆڕانکاریان بەسەردا دەکرێت لە چوارچێوەی ئەو ڕێککەوتنەیە کە ئەمڕۆ بۆ ئاڵگۆڕ لە پۆستی پارێزگای کەرکووکدا کرابوو لە نێوان پێکاتەکانی کەرکووک. هەم بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گۆڕینی پارێزگاری کەرکووک نیازپاکی خۆی بۆ پێکاتەکان نیشاندا هەم ئەو پێکاتانەی کە لە بابزوودا ئەو پۆستانیان لە چوارچێوەی ڕێککەوتنەکەدا وەرگرت بوو ئەمڕۆ بە پێدانەوەی پۆستەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان نیازپاکی خۆیان لەسەر ئەو ڕێککەوتنە پێشاندا. ئاسۆ ئەحمەد پەیامنێری کورسادی و زۆر سوپاس بۆ زانێرەکان. هەڵبەتە لە خولەکەکانی داهاتوو هەر پێشاتێکی نوێ و زانیاری نوێ هەبێت پەیوەست بە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری کەرکووک و ئەو دانیشتنەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەگەڕێنە وڵات بۆ زانیاری زیاتر. ئەو چەند خولەکەی ماومانە پێم خۆشە هەندێک بابەتی ئابووریتان بە تایبەت نرخی نەوتتان بۆ بخەمە ڕوو کە ئەمڕۆ یەکێک لە گۆڕانکاریەکانەوە بوو جارێکی دیکە نرخی نەوت بەرزبوونەوەیکی کەمی تۆمار کردو دواتریش هەندێک بە خێرای هەندێک پێشهاتی ئابووری ئەم جەنگە کە ڕاستە لە ئاگربەستی جەنگداین بەڵام پێشاتێکی زۆری ئابووری هەن بۆتان دەخەمە ڕوو. سەبارەت بە نرخی نەوت نەوتی برند 96.27 سنت ئەمڕۆ تۆزێک بەرز بۆتەوە کەمتر لە یەک لە سەدە بەرزبوونەوەکەی بەڵام هەر بەرزبوونەوەیە. واروها ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە $2.3 سنتەیەک بەرمیلی غازی سروشتیش 1 ملیۆنەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجارە $2.61 سنتە. گۆڕانکاریەکان لە بازاڕی وزەدا گەورە نین ئەمڕۆ بەڵام هێشتا بازاڕی وزە بازاڕێک نییە کە کاریگەریەکانی جەنگی جێهێشت بێت. لێرە هەندێک خاڵتان وەک پێشاتی ئەم جەنگەی لە ڕۆژهڵاتی ناوڕاستەیە بۆ دەخەمە ڕوو کە خاڵی گرنگی تیان. ئەویش گەمارۆدانی هورمز لەلایەن ئەمریکاوە پێیناوەتە سێم ڕۆژێەوە ئاڵۆزیەکان لە گەروی هورمز بەردەوامن. ئێران هەناردەی پترۆکیمیایەکانی بە تەواوی ڕاگرتووە تا کاتێکی نادیار هیچ کاتێک دیار نییە کە کەی دەست پێ دەکاتەوە. ئەمەش ئەو ئابلۆقەیە کە ئەمریکا خسوێتە سەر بەندەرەکانی ئێران. هەندێک بابەتی دیکە هەن ئەگەر هاوکارانم بیخەنە سەر شاشە چین ڕەخنە لە ئەمریکا ئاگرێ لە بابەتی چی؟ لە بابەتی ئەو گەمارۆی کە خستوێتە سەر گەروی هورمز چونکە ئەگەر پێشتر چین جۆرێک لە چاوپۆشی لەلایەن ئێرانەوە لێ کرابێت لە کاتی ئەم جەنگەدا بە بەردەوامی هەر نەوتەکەی بۆ ڕۆشتۆ بە تایبەت نەوتی ئێرانی بۆ ڕۆشتۆ بەڵام ئێستا ئەم نەوتەی بەدەست ناگات. بەریتانیا ئامادەسازی کردووە بۆ دۆخێکی نەخوازراوی کەمی خۆراک. واروەها سندوقی نەختیش باسی لەوە کردو عێراق جێگیرترین گەشەی ئابووری هەیە لە ناوچەکە سۆمۆ شەڵێ بەردەوامن لەسەر هەناردەکردنی نەوت لە ڕێی تەنکەرەوە بۆ سووریا و لە بایناسەوە بەندەری بایناسەوە بۆ جیهان. ئەمریکا بووە بە سەرەکی ترین وڵات لە ڕووی هەناردەی نەوتەوە پاشەم ئاڵۆزەی کە لە گەروی هورمزاتۆ ئاراوە. پنتاگۆنیش پەنای بردووە بۆ جەنەرال مۆتۆرس فۆرد مۆتۆر بۆچی بۆ ئەوەی چەک و تەقەمەنی بۆ دروستکەن کە دوو با بڵێن پیشەسازی گەورەی ئۆتۆمبیلن بەرەمێنانی ئۆتۆمبیلن. جا من هەردوو پرۆفایلی هەردوو کۆمپانیەکەتان پێ دەڵم. پرۆفایلی جەنەرال مۆتۆرس لە ساڵی 1970 ئەم کۆمپانیای دامەزراونەوە توی 1000 کارمەندی هەیە داهاتی لە ساڵی 2025 $187.4 ملیار بوو. یەکێکە لە کۆمپانیا گەورە و زەبەلاحەکانی ئۆتۆمبیل لە ئەمریکا بۆیە پنتاگۆن پەنای بۆ بردووە و ئەم هەنگاوی پنتاگۆن ئەڵێن هاوشێوەی کاتی جەنگی جیهانی دووەمە کە پەنای بۆ کارگەکان و پیشەسازەکانی ئۆتۆمبیل بردووە کە ئامێری جەنگ یاخود چەک و تەقەمەنی بۆ بەرهەم بێن. واروەها فۆرد مۆتۆر لە ساڵی 1930 دامەزراوە 87,000 کارمەندی هەیە داهاتی لە ساڵی 2025 $185 ملیار بووە. ئەم دوو کۆمپانیایە و ژمارەیەک دیکەی کۆمپانیاشن و بە تایبەت ناوی ئەم دوو کۆمپانیایە لە راپۆرتەکەی واڵ ستریت جۆرناڵ داهاتووە کە پنتاگۆن پەنای بۆ بردوون وتوێتی دەبێت چەک و تەقەمەنیمان بۆ دروستکەن و ئامێری جەنگ هەر جۆرێک بێت چ ڕۆبۆت بێ یاخود ئۆتۆمبیلی جەنگی بێ هەر بابەتێکی دیکە بێ دەبێت دروستی بکەن بۆ ئەوەی ئەمریکا لەم جەنگانەیە بتوانێت بەردەوام بێت. گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.